بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەزیزان و خۆشەویستان، پێشەچی ئەمە پرسە و سەرخۆشی خۆمان ڕابگەێنم بە کەسوکاری لێقەڵماوانی لافاوەکەی ڕۆژانی ڕابردووی شاری هەولێری خۆشەویست. داواکارین لە خوای پەروەردگار مردوەکانیان بە شەهید قبول بکە ئینشاءالله، کە هەر شەهیدیشن بە نەسی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. داواکارین لە خوای پەروەردگار بە بەهەشتی پان و بەرینیان شاد بکە، لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکاندا حەشریان بکە ئینشاءالله، و بریندارەکانیش هیوای شیفای عاجلیان بۆ ئەخوازین. خوای پەروەردگار جارێکی تر لەم جۆرە کارە ساتانە ڕوونەکاتەوە لە خەڵکی و ئەو خەڵکەی کە زەرەرمەند بوون و زیانێکی زۆریان بەرکەوتووە لەم لافاوەی چەند ڕۆژی ڕابردووی شاری هەولێر و تەواوی ناوچەکانی تری هەرێمی کوردستان. ئینشاءالله دوا ناخۆشی بێت، خوای پەروەردگار دەروی ڕەحمەتی خۆی لە هەموو ئێمە و ئێوەی ئەزیز و خۆشەویست بکاتەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەوەکەین چۆن هاوکاری لێقەڵماوانی لافاوەکەی شاری هەولێر بکەین. بێگومان ئەوەی کە بینیمان بەڕاستی ینی ئەوەندە حاڵەتێکی ناخۆش بوو وەسف ناکرێ. بۆیە پێم وایە لە زۆربەی هەرە زۆری کەناڵە ڕاگەاندنەکان بەڕێستان بینیتان بە چاوی خۆتان کە کارەساتێکی زۆر گەورەی لێکەوتەوە. بەشێک لە خەڵکی مختص و ئەکادیمی لە بواری ئاو و ئاوەڕۆ باسییان لەوە کرد کە ڕێڕەوی ئاو گۆڕاوە لەبەر ئەوەی هەندێک پارچە زەوی لەو ناوچانە دابش کراوە و بەرپرسان بۆ خۆیان قۆرخیان کردووە، بووەتە هۆکاری دروستبوونی ئەو لافاوە. هەندێکی تر بە هۆکاری کەش و هەوای ئەزانن، هەندێکی تر لەو بەڕێزانە پێیان وایە ئەمە ئیهمالی حکوومەت بووە، نەیتوانیوە ئاوەڕووی باش بۆ ئەو ناوچانە دابین بکات، چونکە ئەبینین زۆر جار حاڵەتەکانی لافاو لە شاری هەولێر ڕوئەدەن. شاری هەولێر بەڕاستی لە ڕووکەش شارێکی تەواو متەکامیلە، زۆر جوانە، بیناکانی بەرەو ئاسمان ڕۆیشتون، شەقامەکانی جادەکانی تا حدێک تا ئەندازەیەک گەڕەکە بڵێن ڕاقیەکانی ئاوا ئەبینرێ، بەڵام گەڕەکە هەژارنشینەکانی بەڕاستی بەو شێوەیە نییە، لە ئاستی تەمۆحانیە و هەمیشە مایەی عەزێت و ناخۆشی و دەردەسەری و نەخۆشی بۆ سەرجەم دانیشتوانی ئەو ناوچانە. اینجا پێم خۆشە ئێوەش بەشدار بن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە. هەروەها هاوکارانم سپاسیان ئەەکەم، ئەندازیاری بەڕێز کاک ئارام فاتیح و کاک مدریک ئێستا پێیان ڕاگەیانم کە ئەتوانن لە ڕێگەی سکایپ و ڤایبەریشەوە بەشداریمان لەگەڵ بکەن. کاک ئاریان فاتیحی دەرهێنەر و کاک مدریک لە بەشی سیجی ئێستا ئاگاداریان کردم کە ئەتوانن بە ڤایبەر و بە سکایپ بەشداری لە ئەم بەرنامەیە بکەن و ڕاوسەرنج و تێبینی خۆتان بخەنە ڕوو. هەڵبەتە سکایپ بە ڤیدیۆژ ئەتوانن ئێوە بەشداریمان لەگەڵ بکەن. خۆشحاڵم لە ئەوەی لە ماوەکانی داهاتوە ئینشاءالله پێکەوە تاوتۆی ئەم بابەتە بکەین، چۆن بتوانین هاوکاری لێقەڵماوانی شاری هەولێر بکەین. بیرتان نەخەمەوە لە ڕۆژانی ڕابردوو ئەو کارەساتەی بەسەر شاری هەولێر و ناوچەی دارەتوو و قوشتەپۆ ئەو مەنتیقانە هات. کەناڵی ئاسمانی پەیام بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکی ڕاگەیاندووە بۆ هاوکاریکردنی لێقەڵماوانی زیانەکانی لافاوی چەند ڕۆژی ڕابردوو. جا ئەو کەمپینەش هەر خۆی بۆ خۆی کەمپینێکی باشە و هاوکاریەکە لە ڕووی مادیەوە بتوانرێت بگەێنرێتە خەڵکی مستحقی ئەو مەنتیقانەی کە زەرەر و زیانیان بەرکەوتووە. زۆرترین ینی زیاتر ئەو حاڵەتەی کە زۆر تەئسیری تێکردینەوە بوو، دایکێک باسی لەوە کرد کە منداڵەت دەمانگەکەی بەدەستی باوکیەوە بووە ڕۆیشتووە. من لێرەوە داواکاریەکەم هەیە، داوا لە هاوپیشە بەڕێزەکان مەکەم، لە ڕۆژنامەنووسان و ڕاگەاندنکاران و پەیامنێرەکان بەڕاستی لە حاڵەتێکی لەو شێوەیە لەو جۆرە ئەوەندە ینی ئەوەندە نەڵێن لەگەڵ خەڵکی لێقەڵماو، ینی ئەوەندە پرسیاری سیر و سەمەرە نەکرێ باشە، ئەوەندە لێی نەپێچیتەوە باشە، ئەوەندە بەدوایە نەچی باشە، ینی ئەوەندە لی نەپرسی بۆ چۆن کەی لەکوێ بەچی شێوازێک. ئەو خۆی بەڕاستی لە حاڵەتێکی زۆر ناهەموارایە،
تۆش دەی ئەوەندەی کە خەفەتەکەی بۆ زیادەکەی هەم بیری خەیتەوە هەم پرسیارەکان بەشێکی ئەو پرسیارانە بەڕاستی بێمانان یعنی هیچ لە بری ئەوەی کە ئەم هەموو پرسیارە تۆ پەیامەکەی گەیشت وتی منداڵەکەم بۆ نمونە ڕۆیشتووە یان پیاوەکەم خنکاوە یان کچەکەم لە دەست ڕۆیشتووە یان لە سەربانەوە کەوتووەتە خوارەوە دوای ئەوە محاولە بکە هاوکاری بی چویتایە بە دوای منداڵەکەیە بگەڕایتایە دوای ئەوە بتوانایە لە خزمەت یابی بتوانایە دڵنەوایی بکەی بتوانایە سوزانم ینی بە دوو قسەی ڕێکوپێک هەر کەسێک بێ لەو کەسانە مەرجنی ئەو حاڵەتی تریش هەبووە ینی بتوانی لە نزیکەوە تۆش بەشێک بی لەو معانات و خەم و خەفەتەی کە ئەو کەسایی چێژێ تۆش خۆت بە بەشێک لەو بزانی نەک هەروەکو بتێک لە بەردەمیا بۆستی دەستکەی بە پرسیار وەڵام وەک ئەوەی لە تاقیکردنەوەیە بێ لەو کۆمنتانەی کە هاتوون بۆ تەوەریەڵقی ئەمجارە سوپاسی ئەو بەڕێزاناکەم کە بەشدارە بن بە نووسینی کۆمنت کاک سامان عەلیەڵێ پێویستە بە هەموو لایەکمان هاوکار و پشتیوانی ئەو هاوڵاتیانە بین کە زیانیان بەرکەوتووە شنۆ ئیبراهیمەڵێ هاوکاریکردنی لە قەوماوان ئەرچی سەرشانی هەموو لایەکمانە سۆران عەلی ئەڵێ بە دەرەجە یەک ئەرچی حکوومەتە هاوکاریان بکات لاوەند کارزان ئەڵێ من باوەڕم وایە پێش ئەوەی هاوکاری لە قەوماوان بکرێت ئەبێت ئەو کەسانە سزا بدرێن کە هۆکار بوون بۆ دروستبوونی لافاوەکە کە تەنها ئەندازیار نەبووە بێساران ماتەسەم ئەڵێ گەیاندنی هاوکاریەکانی خەڵک بۆ دەستگا خێرخوازیەکان بۆ ئەوەی بە زووترین کات بگاتە دەست لێ قەوماوان شان و عەبدوڵڵا ئەڵێ حکوومەت و ئەو بەرپرسانەی پارە بە هەدەر دەدەن کۆمەکیان بکەن با هەولێر تەنها بۆ بازرگانەکان و کچە مۆدێلەکان و دەوڵەمەندەکان نەبێت پەروە حسەین ئەڵێ ئەوە ئەرچی حکوومەتە کاروان نادر ئەڵێ ئەوانەی ئەیانوت با خەڵک نەچێ بۆ حەج پارەکانیان لە کاری خێرخوازیدا سەرف بکەن با ئەمڕۆ دڵنیا بنەوە هەر خەڵکە حاجی و دیندارەکەیە هاوکاری لێ قەوماوان دەکەن شۆڕژ ئەنوەر ئەڵێ پێویستە ئەندازیاری ئەو پرۆژانە سزا بدرێن کە خەڵکەکەی بەم حاڵەتە گەیاندووە کارزان یوسف ئەڵێ لەسەر هەموو تاجێکی موسڵمان پێویستە هەر کەسەی لە ئاستی خۆی و بەپێی توانە هاوکاری کۆبکاتەوە مەریوان عەلی ئەڵێ ئەو پارەیە کە دانراوە بۆ ئاهەنگی سەری ساڵ با قەرەووی زیان لێکەوتوانی پێ بکەنەوە بەڵام بەداخەوە شتی وا لەم حکوومەتە چاوەڕێ ناکرێت شاخەوان ڕەسوولی ژەڵێ ئەوانەی کە دەیانەوێت هەولێر بکەنە دوبەی با ئەمڕۆ تەنها هاوکاری لێ قەوماوان بکەن دوبەی هەر پێشکەشی خۆیان بێت یەکەم پەیوەندی مام جەوهەر وەرەگرم یارە باش کاک محمود هەموو کاتت باش مام جەوهەر پرسە سەر خۆشی خۆمک و هاوڵاتێکی ئەو وڵاتەی بۆ ئەو هەمە خێزانێک کەم دەرامەت و فەقیرە ڕادەگەێنم ئەوانە بەهەشتین خدا بەسەری کردنەوە زۆر کرد بەڵام لێرە دەربارەی هاوکاری ئیسلامیەکان پێخۆش بوو پێژیارەکەنی ئەو پێژیارە ئەو حکوومەتان فێرە دزی کرد و خەڵکیشتان فێرە خێر و خێرات دەکەن و بەڵام ئەو لە ڕێ جەنابتانەوە دەهێنن دەرماڵەکانی هەرچی سەرۆکایەتەکەی هەرێم باسی هەمووی دەکات موچەکەی هەرچی سەرۆک کۆمارت بەشی هەموو ژیان لەکەوتان دەکات ئەو هەمە قەسر و قەمەرە و زەمینەکانی کە پڕە لە دۆلار ئەوانەش بەشی هەموو خەڵکی کوردستان دەکات سەرۆکی ئەوە مەعاشی هەموو ئەندام پەرلەمانەکان بەشی هەموو ژیان لەکەوتان دەکات حتا سەرخەت ئەوە ڕەسیدم نەما ئێستا دێمەوە سەرخەت باشە مام جەوهەر ئەچمە لای کاک عەبدولجەبار لە هەولێرەوە السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بسخوتيا تورا زمانه بيدكم بخو خود قلا. سپاس دەکەم. تورا زور زمان دەبزادە. زۆر سپاس کاک عەبدولجەبار. بەڕێز دەکەم وڵا من بەڕای من پێم باشە لە ڕێگەی بەخشینەوە بەڕاستی ئەوە جێگای دەستخۆتینەوە دەستخۆتیشان لێ دەکەم بەڕاستی جێگەیەکی خەنە ئینسان ئەگەر بتوانیتن ئەو بە پارە دیتن بە هاوکاری دەستگای بەخشین کە بەڕاستی ئەو بە ئەمانەتەوە دەیگەیکە دەست لێ قەوماوە واگەر نەسیان توانی ببینە دەستەوان ڕاستە خۆی ئینسان بە خۆی بچیتن ئەو باڵێ کە بە مستحقی دەزانیتی یارمەتیدا بەڵێ جاستنی هەر بە پارێستان براتی سۆفەری هەیە بەڕاستی لە ملاپاوەکە بوو بەڕاستی سەر بەبێ و کەس پێبرێ بە خۆی لە بۆ مەنتیقەی دارەتووانە هەر لە بەیانەکەی زۆرتە ئێوارە یارمەتیاندا باش لەبەر ئێستاما دەبی بۆ خۆمان یارمەتی دەستی هاوکاری لە بۆ یەکتری دەستکەین بەتەمای ئەو حکوومەتەی نەبین لەبەر بەتەمای ئەو حکوومەتەی بین بەڕاستی
هیچ شتێکی تاوەڕوان ناکرێتن لە بۆ خەڵکی فەقیر 2000 خۆتان بازام هەمومان لە میدیا سۆسیال میدیاکان دیتمان کە دەبەسەربەتە سێبەرجێک کە کابرا هەموو ماری تێسۆ و سەری تێسۆ و سەیری دەکەی دوونانی دایکێ بەڕاستی ئەو کە دەیبەن بەڕاستی ئەوە ئیهانەکردن لە نەک یارمەتیدان کابرا سەربەتی بخواتن لەبەری کە ماری کە هەول بە وێران بووە تیاری وێران بووە سەربەتە کرد دەبە سەربەتە و دوونانی دەداتێ بەڕاستی و ئیهانیکردنیان بە ئیهانی دەزانم. باش کاک عەبدولجەبار ئێستا ینی گومانیتانە ئەو خەڵکەی کە لەو ناوچانەدان لێیان قەوماوە ئێستا ئەرکی سەرشانی حکوومەت چییە و ئەرکی سەرشانی ئێمەی هاوڵاتی چییە بەرامبەر لێ قەوماوان؟ بخۆی ئەرکی سەرشانی حکوومەتە هەر یارمەتی ئەو خەڵکە بداتن دەبڕی حکوومەت بەڕاستی ئەگەر 2 ملیۆن دلار تەرخان بکە یعنی هەرماری 2 دەفتەر 3 دەفتەری بداتێ بەسەر حکومەتدا کە بەفرۆستنی 1 سەعاتی نەوت. بەڵێ ئەوە ئەڵام ئەرکی ئێمەس وەکو هاوڵاتی وەکو مسلمان وەکو هەولێری و هەولێریەکان ئەمە کە هەولێری بەناوبانگە بە یارمەتیدانی خەڵک خەڵکی دەرەوەی نەک خەڵکی خۆی ئێستا لە بۆ خەڵکی خۆی بەڕاستی کە دەیبینین ئێستا کە لە بەختین ڕاستەوخۆ دەیبینی لە تەلەڤیزیۆنەکانی دیکە دەیبینی خەڵکی هەولێر یارمەتیەک و کۆمەکە خڕ دەکاتەوە لە بۆ خەڵکە لێقەڵباوی دەبا بەڕاستی جێگای دەستخۆشیە لە بۆ من لە ڕێی بەرنامەکەی بەڕێستەوە دەستخۆشی لە جەماعەتی بەختین دەکەم لە خەڵکەکەی کە دەکەم کە ئەو خەڵکی هاوکاری ئەو بەرنامەی دەکەم کە دەیبا بە فەقیر و مستحقەکان بەڕاستی جێگای دەستخۆشیە. دەستی تۆش خۆش بێ یاڕەبی زۆر زۆر سپاس بۆ کاک عەبدولجەبار لە شاری هەولێرەوە ئەچمە لای کاک ئازاد لە دووسخور ماتووەوە. کاک ئازاد کاکە گیان سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک ئازاد گیان. باشی برام خوا لێ ڕازی بێ زۆر باشم الحەمدولیللا. سەلامەتی خۆش بیار. کاکە گیان ئەوانە حکومەت نین. بەڵێ ئەوانە حکومەت نین کاکە گوناهە پێیان بڵێ حکومەت. ئەی چین؟ والله حکومەت نین ئەگە حکومەت تۆ نەوێواجێ. بەڵێ والله برا نازانم چین والله هیچ نین. هیچ نین. ئێمە لا ئێمە بین لە دوو سوڕمات و حاوە پشتێ ڕایان هەر وەخت هەر کەس نەیزانی جێمانی نێت و ڕایان کەس نەیزانی چی. بەڵێ ئەوانە کێ حکومەتین کار یەکێ جەبەداهی سووریە وەستۆ یەکێن سەڵزێ وەستۆ هەرکێ بۆ خۆی دوو ئاشارێکی لە دووزا. بەڵێ کاک ئازاد گیان دەست و چاوت خۆش بێ پەیامەکەت گەیشت سپاسە دەکەم دەستخۆشی لێکەم زۆر زۆر سپاس. بەڕێزان ئەم بەرنامەیە ئێستا ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئێوەی بەڕێزە گوازرێتەوە لە ڕێگەی پەیجی پەیامەوە ئەتوانن بینەری ئەم بەرنامەیە بن. باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە وەرەگرم. باوکی عەبدوڵڵا فەرموو. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سرتان أخوة قولة وكان أخوة قولة شبولي إيمو أو خانة برزانة بدكوا شهيد عند براسي ببنائي بطيف المليك غمري صلى الله عليه وسلم فكسانة كان مثلا كان كارثات شيء نقاش ضايع مثلا زي بلي شهيد عم تقدر تصير شرح أخوة قولة بلي شهيد بيقصينا إن شاء الله إن شاء الله. براسكار محمود قد تماشى كنا ما لا كمان كسانة كوا جاهين برامبر بديل مروا له كسانة كان كوا أهل قبلة وجماعات شو أنت في غمر إخواننا صلى الله عليه وسلم. بلى. براسي أورو روسي أو عليه كوا رازي في وكان بيأخر كان بدل أو حوليرة أو فرانك الشارع وبرين مسلمان لكم مسلمان في غمر إخوان صلى الله عليه وسلم فرميتن إيماني هيك تفسيرتان تعاونية كأوشتي بخوتان في قصة بيبراكتان في قصة بيتن. بلى. لهجرة پیغمبر صلى الله عليه وسلم براتي خصنا مسلمانات زانا انصار كان بس پیغمبر صلى الله عليه وسلم فرموي اگر دوتو همو خلق رجال بقولن ام او رجال بقولن كوا انصار كان قلت يعني زين تشتغوا كديا هي شكل صفتانه انا وابو يبدو انصارنا كدي برا عبد الرحمن يكون يحاول فرموي ولا دوش خزانه معايا
کامە خێزانێتەوە بەدرتە نەک ئەوەی ئەمن بەخۆن تەراقیدەم کامە خێزانێتەوە بەدرتە ڕێبۆتی تەراقیدەم زانە يعني مسلمان ڕاستەقین دەبی ئەو غادەکەم بەڕاستی دەبی ئێمەش بەڕاستی ئەو ڕۆکە دەست لە سەرجی خۆمان وەردەین بەڕاستی لەو ظروفەی کە کەسانێکەنە ڕەزیل و قوچۆکن بەڕاستی بەداخەوە دەبینم يعني کەناڵێکی ئەو مسلمانی متەزین دیعایی وە دەکات فەرمی یارمەتی هەژاران دەدەین تەماشا دەکەینی دەبووە تا ئێستا بە مەلای دۆلار تەسلیمی ئەو کەناڵە بەڕێزە کرابایە وەدایان کاکە ئەوە ببەخشن کە ئیشەکانتان دیارە بەڕاستی شتێک لە خوای بیتەن دیارە و پێویست ناکە هیچ کەسێکمان بیر لێ بکەینە بەریاوە لە دنیایان لۆ قیامەتەیە ئەوە واقع دەیسەلمێنیتە بەڵێ انشاءالله خوای گەورە هیداتی تایبەت بخۆم ئەوەل جار و ئەو کەسانەش بدەکەوە خوا پێداون و دەست لە جیفان و خەنەڕا بکەن و تەمبەری نەکەن و کە چەند ڕۆژێک ما ئەو کەمپینی ڕاگەیاندراوە ئینشاءالله پشتیوان بەخۆی پەروەردیگار داهاتێکی باش فڕ دەبێتەوە ئەو مسلمانەکە لە قەوماون تعویز دەکرێنەوە السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سپاس دەکەم دەست و چاوت خۆش بێ باوکی عەبدوڵڵا. دوای دایکی محەممەد ناوبڕێکی کورت وەرەگرم ئەگەر برادران ئاگادار بن. دایکی محەممەد لە هەولێرە وەرەگرم. ئەم کاتتان باش؟ هەموو کاتت باش. من بەڕاستی زۆر بەداخۆم یعنی بۆ کارە ساتەی کە ڕوویدا لە هەولێر بۆ داواکارم لەو کەسانەی کە زەرمەندن سکاڵای یاسای خۆیان تۆمارکەن دژ بە ئەو کۆمپانیانی کە هۆکار بن لەم کارە ساتە یعنی پێویستە یعنی ڕاستە شتێکی زۆر باشە کە خەڵکی هاوکاریان بێت و یعنی ئەو زەرەرانی کە بەریان کەوتووە شتێکیان لێسەر لابن بەڵام بەڕاستی سکاڵای یعنی تۆ ئەوان ئەو شتانە کە کراوە هەمووی هۆکارەکەی دیارە ئەو کۆمپانیا کە کراوە و یان ڕێڕەوی ئاوەکە گۆڕاوە پێویستە یعنی سکاڵای یاسایی تۆمارکەن و مافەکەی خۆیان لە کۆمپانیان وەرگرن. بەڵێ یعنی تۆ دایکی محەممەد بڵین خەتاباری سەرەکی لەم قەزیە ئەوانان کە ڕێڕەوی ئەو ئاوەڕۆکەیان گۆڕیوە بەدڵنیاییەوە ئەو هۆکارەکەیتی چکە ئەو ئاوەیە بەو شێوازە کە باریوە پێشتریش باریەوە لەوە زیاتریش باریەوە هیچ شتێکی ئەو هەڕووی نەداوە چەند ساڵێکە. بەڵێ بەڵێ دەستەکانت خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت دایکی محەممەد زۆر سپاس بەڕێزن بەڕێزانە چینە لای ناوبڕێکی کورت ئەگەر ئامادە بێ ئامادەیە دوایە و ناوبڕە دێنەوە خزمەتان ئینشاءالله بینەرمان بن. بنبي خوي بخشن دو مهربان يا أيها الذين آمنوا أنفقوا مما رزقناكم هاوڵاتیانی پەڕێز مسلمانان و خێر خوازان و چاکەکاران خوشکوبراکانمان لە ژمارێک لە گەڕەک و ماڵەکانی شاری هەولێر ئەم شەو بە سەرما و لە بەرباران ڕۆژیان کردەوە ئەوان لە خەودا بوون باران و ئاو لافاو هاتە ماڵەکانیان ئەو بارانە خۆی ڕەحمەتە بەڵام خراپی بەڕێوەبردن و کاری خراپی دەسەڵاتداران بۆی کردنە زەحمەت و ئێستا ژمارەیەکی زۆر لە ماڵ و منداڵ بێماڵ و حاڵن و هەموو ئەوەی مرۆڤ پێویستێتی بۆ ژیانێکی ئاسایی لە دەستیان داوە. یەک بەشەر نەهاتووە زەکات خەڵک چاقی بەسەر میلەتی قوڕ بەسەرەوە کەس لەگەڵ فەقیریە ئەو هەموو خەڵکە هاواری دەکرێت بۆ شەبەهاناوە نەهات. لەم دۆخەدا خێرخوازانی دڵفراوان لە هەولێر بن یان سلێمانی لە ڕانیە بن یاخود دهۆک لە هەڵەبجە بن یاخود چەمچەماڵ و زاوخۆ و هەر شار و شارۆچکەیەکی دیکەی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان ئەرکمانە هاوکار و پشتیوان بین بە خێرایی بەدەم لێ قەوماوانەوە بچین بەوەی بۆمان دەکرێت ببەخشین تا بە خێرایی ببنەوە خاوەن ناوماڵ و هەست بە ئاسوودەی بکەن کە گەلەکەمان هێشتا لە ناوخۆدا بە بەزەیە و دەستی یەک دەگرێت. ئێمە لەو پێناوەدا کەمپەینێکمان ڕاگەیاندووە چاوەڕوانی هیممەتی بەرزی ئێوەین تا دڵی خوشک و برا لێ قەوماوەکانمان خۆش بکەین بۆ ئەوانەی کە گیانیان لەدەستدا هیچمان بۆ نەکرا دوعای خێر نەبێت بەڵام خۆ دەتوانین بۆ ئەوانەی کە لە ژیاندان جانتای قوتابخانە و بوو کەشوشەی دەستی منداڵەکانیان بۆ بچێڕینەوە تا خوای بە بەزەیش بەزەی بە هەر هەموماندا بێتەوە. ارحموا من في الأرض يرحمكم من في السماء.
دووبارە سەلامی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان ڕاستەوخۆ لەگەڵتانین ئەچینەوە لای پەیوەندەکان کاک مەریوان لە سلێمانی وەرەگرم. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. يا ربي خوا جزاء خيري او كسانه ماتوا براسي يارمتي او خوشكو بلا برزانه يان داوا لهوليليان قوم ابو يا ربي خوا جزاء خيري يا ماتو أجمعين يا ربي أجمعين إن شاء الله. براسي زور بداخه بو حكومتي هرمي كردستان بلغ الراس دالن خير هر خيره بلان بو حكومت اتواني قربوي كي باشام كاتو ناكريه ام خوشكو بلا برزانه ام كسوكاراني خوان براسي بپرداخی الشربت و بنانی قربویان بو بکرێتەوە ئەمە نابێت ئەمە دوورە یعنی هەن لە ئینسانێتیشە دوورە ئەمە بەڕاستی من دەستخۆشی لە ئێوەکەم بەڕاستی باش بەڕاستی خوا جەزای خێر ئێوە باتۆ کاک مەریوان جەزای خێری ئەو کەسانە باتۆ کە ئالەم کاتە هەستیارەیە توانیان هەڵسان ئەو کەمپینانە دروستکەن و بتوان قەرەبووی و خەڵکە فەقیر و هەژارانە بکەنەوە بەڵام من لێرەوە بە حکومەت دەڵێن بەڕاستیەوە هاوکاری نییە داواتان لێ یەکەم ئەی حکومەتی هەرێم بەڕاستی داواتان یەکەم ئێوەش وەک ئەم خەڵکە هەڵسن وەک ئەم خەڵکە دڵتانەوە گەورە بێت ئەم خەڵکە لیان تۆماوە چێن خۆ جوولەکەنی خۆ ئیسرائیلی نیر ئەمانش خوشکوبرای خۆتانن ئەمانش کوردن بەڕاستی هەڵسنێوە بە غیرەتێکی جوان و هەڵسن بتوان قەرەبوویەکی باشیان بۆ بکەنەوە خەڵک ماڵیان نەما حاڵیان نەما ژیانیان نەماوە تۆ ناتوانیوە پەرداخی شەربەت و نانێ بڕۆی دڵیان بدەیتەوە مەسی قەرەبووکردنەوەیە. باش دەستەکانت خۆش بێ کاک مەریوانجان زۆر سپاسی جەنابتەکەم زۆر بەڕێزی خوا لەگەڵ سپاس بۆ پەیوەندەکە سێ عوسمان وەرەگرم لە شاری هەولێرەوە. کاک سەید عوسمان بەڵێ براکە فەرموو کاک سەید جان فەرموو. کاکە جان دەستخۆشی و بەرنامە جوانتانێ دەکەم بەڕاستی لە تەلەڤیزیۆنی پێم سپاستان دەکەم بەڕاستی لە کاتێک زۆر پێویستە و داوا لە هاوڵاتیانی شاری هەولێر و دەوروبەری هەولێر دەکەم کەەوە بەڕاستی بەهانای ئەو لێقەمانەوە بچن لە ڕێگای بەرنامەی بەخشینەوە لە ڕێگای کاک موسعەبەوە کە بەڕاستی من لە نزیکەوە دەیناسم کەسێکی دەزەمینە و چەندان کەسی لە شاری هەولێر ئێستا گوێ لە قسەکەی منە شاهدی بۆ دەدا کەوا دەساک و ئەمینە وەکو عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتخوای لێبی هاوکارەکانتان بگەین بە دەستگای بەخشین ئینشاءالله ئەوەش بە ئەمانەتەوە بە دنیایەوە دەگەێنتە لای ئەو کەسانی کەوە لایان خۆما ئەوەیەک دومینیش بەڕاستی داوا لەو کەسان دەکەم کەوە لافایان بە ماڵی وەرگۆیان زەریب جانیشان لێکەوتووە بەڕاستی خواوەڵی خۆش دەوێ وپێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ الصبر عند الصدمة الأولى ئەو کەسانی کە گیانی بەڕاستی زیانی گیانیان لێکەوتووە بە دەرەجەیەک و ئەو کەسەی زیانی مادی زۆر لێکەوتووە ماڵی وێران بووە بە ئارام بگری ئیسان بە ئارام بگری من پێیان دەڵێم خوای گەورە زیاترتان پێ دەبەخشی واللهی لە دوای و کارە ساتە و هەرنا لەو دنیا زیاترتان پێدەشتی پێ دەبەخشی و باچبان و بەرینە و من هیچی ترم نییە تەنها ئەوەیە بەڕاستی یعنی هاوکارەکانتان بگەینە دەستگای بەخشین تاکە دەستگایە کە بەڕاستی دروستی من شاهدی سەیان لۆ دەدەم کەوا دەنگێتە دەست ئەو هەوڵاتیانە و سپاسم لایەتان دەکەم. زۆر سپاس بۆ جەنابەت کاک سەید عوسمان موفق و لەش ساق بی ئینشاءالله چمۆ لای مام جەوهەر لە کۆیەوە. کاک محمود دووبارە شەو باش مام جەوهەر. بەڵێ من دەڵێم ئەرە سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی ئەندا پەرلەمانەکان لەو کارەساتەی کە ئێستا ڕوویدا دەنابتان لە کوێن بەس دەوەی ئازاد لە پەرلەمان دانیش جڵکی دوان لەبەرکەن و قسەی خەرەو بکەن دەبووە ڕاستە سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی بڕیاری بدا بابوتە بیگۆفاموتەی ئەو مانگای دوو مانگی کەس دەبوو لێ قەوماوان دەبووە سەرۆکی پەرلەمان خێرا وەزیری شارەوانی و هەروەها مەحافزی هەولێرە ئەو کار بەدەستانی بە ئەنجومەنی پارێزگاردان بکە حەل لە بەردەمی ئەندا پەرلەمان سەردەنیشتی بکات ئەوەکان بەسەبەکانیان لێوەربگریتەوە ئێچکە لە جیاندا بێ هەم دەرماڵی سێ سەرۆکایەتەکەی هەرێم و پەرلەمان و حکوومەت بە سێموچەی خەڵکی کوردستان دەکا ئەو هەمووە بەناوی کەمە دێرین و ئەولا هەیە ماجە 4 ملیۆن 5 ملیۆن دینار وەردەگری ئەوانە پێویستە مەعاشەکانیان بدرێتە لێ قەوماوان بۆ ئەوەی بتەپەن لەسەر ئەوانەوە سێن دشیان بدەن ئایا چۆن ئێوە بوون بە خاوەن ئەو مستەچی ئەوانەیە کردیا ئەرێ بەڕێ شەر و حیزبەکان بۆ هەمووتان ناتە ناو ساحەکەی ڕاستن کۆنگرەسی ببەستە دەربارەی ئەوەی چۆن چارەسەری کێسەکان بکەن بەدەپەنا ئالای کوردستان دادەنیشتن و خۆتان قسەی قەرەو دەکەن و خۆتان دەوڵەمەند دەکەن ئەو هەمە سیارە دوانە هەرێکی بەیان سیارەی دوانی هەیە کە قەسی دوانی هەیە 10 ملیۆن دۆلاری هەیە ئەدی بۆ نایهێنا
شرمە ماجی دوازن معاشەکەی دەخۆن شەرمە بۆنگۆ ئەی بە عالم برسیە نەفتی نیە توانای نەخۆشی نیە توانای قەداری نییە بەدا دەنووسن قسەی قەراو دەکەن داوا لە بەغدا دەکەن بە هاوپەیمانان دەرە معاشنان بدەنێ حاصحاری و ئەمریکای بێئەخلاق ئەو دەسەڵاتی ڕاگرە ئێستاکەوە لەسەر سەرۆکی کۆمار مناقەشەیە لە ئاگیان لە میلەت نییە والله هەر کەسێک دەک بۆوانە بداتەوە ئەو دارەی والله بە حەمە زەبان کاپێ والله هەر کەسێک دەک بەو دەسەڵاتەی دەبی گۆڕان زستا بکرێ لەبەرەوەی بوویتە هاوکێشی ئەو دوو دەسەڵاتە بۆ گەلە سێسا لە ناحکومەتدایە ئەوەندەی دەڵێم داوا لە خێرخوازان دەکەم بڕۆم بۆ خۆتان لە ڕای خوای ئەوەی لە دەستان دەبیکەن بەڵام ڕێگاڵبانەکان لە هەولێرە خۆ پێشادان بکەن بۆ ئەوەی ئەوانە بکە پەند داوا لە هەموو هەولێر دەکەم بێتە سەرخەت هەموو گورستا بێتە سەرخەت دەربارەی موچێ دەربارەی ئەو هەمە زەرمەندەی دەربارەی نەبوونی ئاو نەبوونی کارەبا باز و دەرامەت و هەروەها نەبوونی نەفت بەستە میلەتە تاکەی قوبور دەکەی هەتا کەی قوبور دەکەی 6 ساڵە قوبورس کرێ بەس نییە والله عیبە لۆ میلەتی هەرێکی بەیان تەکداری خوێن مشی کوردی بەناو کوردن ئەو هەمە ڕێژ عەشیرەتە ماجەیەکی دەیان دەفتە پارەوە دەگرە هەموو خۆیان مات کردێن لە ماڵەکان نایانە سەردادەی داوای مافی حەق بکەن ئەوەی دەرێم خودایە ئەوەی دەشی میلەتە وەکو سەدام بچێ بۆ بەتە تۆڵەی میلەتی لێ بکرێتەوە لە مێژی ڕەسا بنووسێتەوە ئەوانە لەسەر دنیا ڕوڕەشی خوا و پێغەمبەر خەت ئەوانە بەهەشتی نابن بەرامبەر میلەتی ڕوڕەشی قوڕیان بەشەری والله ئینشاڵڵا بە دەردی هەموو ئەو سەرکردە خیانەتانەی کە لە عەرب لەوانە کردیان بە دەردی وان دەڕۆن بۆ خۆشیان نازان کوێن دەریان ئەوە دەبی نابێ قەبرەکانیشیان لە خاچی کوردستان بی بۆ ئەوەی بتەپەل و بۆ هەموو دنیا هەر سەرکردەك بەناوی میلەت خیانەتی لە میلەت کرد پێویستە ڕەسەن لە سەخەلای بێت و لە وڵاتەی نەهێنن نییە لە قەبرەکەشی لە کوردستان بێت دەست خۆشمان جەوهەر سپاس بۆ پەیوەندێکت ساغ و سەلامەت بی ئینشاءڵڵا ئەچمە لای دایکی یونس لە بەحرکەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باكي بلا برزم. سپاس دەکەم بەڕێزی دایکی یونس. سلامت بی ممنون براکەم دەستخۆشی بەرنامەکەی دەکەم. خوا لێ ڕازی بێ دەستخۆشی بۆ ئێوەش. سلامت بی پرسە سەرخۆشی خۆم دادەم و بنەفەرانەی و هاالێ هاتی بەڕاستی ئەو منداڵم قەت قەدەبی دەرناچی گەلە پێم ناخۆش بوو بەس هیچمان پێ ناکرێتم. بەڵێ وایە. ئەمەش لە بەحرکەینە وڵی ئەمش پیاوەکەم لەگەر لافای ئەوش تارەکەی زیانی پێکەوت ڕقەمەکەی ڕێشتیان نازان ڕقەمەکەی بگەینەوە نازم بە شێوەکی بگەینەوە و مالی خوشیشم لە مەلایەمەری نەنین منداڵی هەیە بەڵێ هیچ هیزنی و نشتیان نەما بە خۆدادان هیچ شتێکیان نەمایە بەڕاستی زۆر بنعەن هەموو وردوکردن هەیەک والیدێک بەتانی نێ ئێستا بە خۆیان دادن یعنی زۆر گوناحن لە بن خانێکینە بە 125,000 لەکرینە زۆر گوناحن یعنی بەتانیەک نێ ئێستا بە خۆیان دادن بە خواستاری هەموو شتێک لە تاریکەیە نانیە بخۆن لە ماڵی زۆر گوناحن. ئەوە لە شوێن ئەو ماڵی کە باسییان دەکەی؟ لە مەلا ئۆمەرینە. لە مەلا ئۆمەر؟ بەڵێ لە مەلا ئۆمەرینە زۆر دەستکوتەنە و منداڵی هەیە. دایکی یونس دەتوانی ژمارە تەلەفۆنمان بۆ جێ بێڵی بۆی پەیوەندیان پێوە بکەین؟ ئەرێ وەڵا دایمە خەوە ئێستا لەو دی ژمارە تەلەفۆنەکەتان لێ وەردەگرن نووسنگەی هەولێری بەرنامەی بەخشین بەڵکو پەیوەندیان پێوە بکە هاوکاریان پێ بگەێنێ دەستت خۆش بێ پەیامەکەت گەیشت سپاسی جەناب دەکەم ژمارە تەلەفۆنەکەمان بەڵێ خۆی گەورە قەرەبووتان بۆ بکاتەوە ئینشاءڵڵا بۆ ئێوەش و بۆ ماڵە بەڕێزەیش ژمارە تەلەفۆنێکمان بۆ جێ بێڵن سپاسان دەکەین دەستان خۆش بێ خوا گەدارت بێ چمە لای باوکی محەممەد لە دروستخورماتەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەی لەم کاک مەحموودیان خۆی گەورە پاداشتان باتەوە. خۆی گەورە لێ ڕازی بێ باوکی محەممەد ئەجمعین ئینشاءڵڵا. بەڕاستی جێگای دڵخۆشی ملەتی کوردن ئێوە وەکو دەرگای سەرفازی بەخشین و کەنالی ئاسمانی پەیام خۆی گەورە موفەقتان گاو ئەمثالتان زۆرتان ئینشاءڵڵا. ئامین یا ڕەب ئامین ئینشاءڵڵا. خاڵی یەکەم ڕاستی زۆر پێم ناخۆشە خەڵکێک پەیوەندیەکە داواکە لە حکوومەتی هەرێم بێتە ئانای خەڵکەوە. حکوومەتی هەرێم قوتی خەڵکە خۆ چۆن هاوکاری خەڵکەکە؟ بەڵێ خوا داهاتی نەوتکەوە کەواتە داهاتی ناخۆش ئەبەن یعنی بەڕاستی بەسە با ئیتر ئەم میلەتە وا زۆر بێ لە حکوومەت هاوکاری خەڵک بکە
بۆ داوا لە خەڵکن هاوکاری خەڵک بکە هەر خەڵک هاوکاری خەڵکی کردە ئێمە وەک خەڵکی دووسڵمات و لە 16 ئۆکتۆبر کاتێک فرۆشاین خەڵکی کوردستان هات بەهانامانەوە خەڵکی هەولێر خەڵکی سلێمانی گەردن هات بەهانامانەوە بۆیە ئێستاش داواکەم لە خەڵکی دووسڵمات و بەهانەی براکانیانەوە بێن چۆن لە 16 ئۆکتۆبر بەهانایانەوە هاتن بەڵێ وخۆی گەورە پاداش ئامادە دەکەم خەڵکی لایەک لەو برایانە بکە بکەلیان خۆمیان ئینشاءالله و بەزایە ناچێت لە کەم لە ئەوەی زۆر با زۆر بەخشی ئەوەی کەم با کەم بەخشی هەزاری نار بەخشێ لە ڕێگای نووسنگانی بەخشینە بیگەن تا بگێت ئەو داماوانە دیان خۆماوە خۆی گەورە پاداش ئامادە ئەجمعین یا رب دەست خۆش بێ وعەلەیکم السلام ورحمة الله وبركاته باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێزت باوکی ئەحمەد لە هەولێرە وەرەگرم بەڵێ باوکی ئەحمەد بەڵێ السلام عليكم مامەستا وعليكم السلام ورحمة الله وبركاته باوکی ئەحمەد لەبارەی ئەو لافاوەی هەولێر مامەستا بەڕاستی سەبەبی ڕئیسی هەمووی حکوومەتە بەڵێ هەمووی حکوومەتە ئەو کەندانە ئافی چینە یعنی بارەخانە و چەندەها جێی شوقەی گەوریانە سەرکردیە ئەو ئاوا هەمووی دێتەوە ناو شاری بەڕاست یعنی قابلی وێ یعنی خۆپشاندان بکرێت لەبارەی ئەم لاپەوە چەندەمین جارە یعنی بەڕاستی ئەوە وەزعی ئەو خەتە تێدایە فەرمو بزانە چەندەها خەرت بە عیلاج چێت لە میسەوانی ئەو دەسەڵاتدارانە ئەو بەرپرسە گەندەڵانە یعنی بەس خەمی خۆتیان خەمی هیچ کەسیانە بەڕاستی ئەو مندارە ساوایەکە کە ڕۆی یعنی بەڕاستی دەبایە عەلاقەل یعنی سەرۆکی حکوومەت بە خۆی تەداخلی بکردبایە چەندەها بەرپرسی محکەمە کردبایە یعنی ئەوە وەزعیە بەڕاستی یعنی هەمووی دەڵێن یعنی خۆیان دوورە پەرێز دەگرن یعنی چوینە شەربەت و کێشیان تەوزیع کردە شەربەت و کێ یعنی چییە یعنی دەستگایەکی گەورەی وەچی پێخوازی بارزانی یعنی هەتا ئێستا یعنی نەمزانی یعنی شتەشوها یعنی تەقدیمی ئەو خەرکەی بکە یعنی فەرمو ئەو ئەحزابە ئیسلامیانە خوا خێریان بنووسی بەڕاستی جێگای دڵخۆشکردن یعنی بەڕاستی یعنی کۆمەڵ یەکگرتو یعنی بەڕاستی هەرزوو هاتنە سەخرە بزانە چی یارمەتێکیان خەرکردەوە یعنی چەند ڕۆژە یعنی بانگەواز دەکەن ئەو خەتە بەڕاستی خەرچی هەولێرێ مەردانەیە زۆر بەکەسی زۆر مەردانەیە یعنی لە هەموو دنیا یعنی ناوبانجی دیارە لە چاکەکردن و لە خێگەی خاستن بەخۆیان یعنی فەرمو لە ئێران و دەنگۆی وایە یارمەتی خڕکرایەوە نازانم ئەم تا چەند ڕاستە تا چەند ڕاست نییە بەڕاستی ئەو حکوومەتە جێی متمانەی هیچ شتێکی نییە بەڕاستی یعنی بەس فکر لە جیفانی خۆی دەکاتەوە بەس فکر لەو مندارە ساوای بکاتەوە زانە ئەو داکە بزارێک سوتاوە یعنی چۆن زەوجی سوتا چۆن چی لێ هات یعنی فکر لە لا و لە شوقەی نەکرێتەوە وەسەلام عەلەیکم وعەلەیکم السلام ورحمة الله وبركاته زۆر سپاس بۆ باوکی ئەحمەد ئەچمە لای باوکی محەممەد لە ڕانیەوە کاکە مەحموود و کاتت باش هەموو کاتت باش باوکی محەممەدی ئازیز زۆر سپاس برای گەورە و بەڕێز و خۆشەویستی کاک مەحموود جان سەرەتا دەمەوێت ڕوونکردنەوەیەک بدەم برایەکەم ئەوە کارەساتی ئیلاهی نییە کارەساتی ئیلاهی خوا نەخواستە لە بۆ منتیقەی دارەت و یا هەر شوێنێکی تر بچیتن کارەساتی ئیلاهی یەک کەس نەجات ناداتن برایەکەم ئەوە هەڵەکی تەکنیکی هەندەسیە سەبارەت بەو ئاوەڕۆیانە و چەندین جاری تر وتراوەتەوە منجم هەندێک لە بندیوارەکان و کۆیلەکانی دەسەڵاتە دەیانەوە شتەکە بخەنە من خوای پەروەردگارەوە هەموو خەڵک نوێژە بارانە دەکا بۆی نیعمەت و باران ببارێ دوو سۆر باران باریە فەرمو ئەو منتیقە هەمووی سەر ئاو کەوت و هەمووی زەرەرێکی گەورەی زۆری مادی و ژیانی گەیاندووە ئەوە لەلایەک لەلایەک تر کاکە دیارجان ئەو کاکە مەحموود جان ئەو هەموو زەرەرەی ئێستا لەو خەڵکە ئازیزە کەوتووە باوەڕم پێ بکە پارەی چەند سعاتێکی نەوتە چەند سعاتێک ڕۆژەشیش نا بە چەند سعاتێک نەوتی هەرێمی کوردستان کە دەڕوا بۆ مەبلەغی ئێستا دەفرۆشرێ تەعویزی هەموو خەڵکەکە دەکرێتەوە بەڵام حکوومەت بە ئەنقەس نایکاتن حکوومەت ئێستا ئیعلانی شەڕ و برسێتیکردنی خەڵکی کردێ برایەکەی من ئەوە لەلایەک تر بەڕاستی من لەو بابەتەوە لەوانەیە تا ڕادەک عەکسی ئەو هاوڕێیانم کە تەلەفۆن دەکەن من لەگەڵ ئەوە نیم دوو کەناڵ یا دوو حیزبی
ئۆپۆزیسیۆن یارمەتی ئەو خەڵکە بدا و نەگوەکو یارمەتی یعنی وەگوری پارە بۆ خەڵک کۆمەک بۆ ئەو خەڵکە خڕکاتەوە کاتە خەڵک فێرە سوالکردن مەکە خەڵک فێرە دەرەوزە مەکەن 2500 ماوە جورئەت و شەهامەت و عزت لۆ خەڵک بگەڕێنەوە ئەو 2500 ماڵە بچی لە بەردەمی محافەزەی بەژن و بە مندار و بە هەموو شتە قوڕایەکانەوە بچن برن حکوومەت دەبێ ئەو کۆمپانیا سزا بدا و هەروەها تەعویزیشمان لەو کۆمپانیا دەوێتەوە لەو خەڵک فێری سوالکردن دەکەن لە بەردەکە ڕاوەسی 100,000 و دوو بەتانی و دوو بالیفی بدرێتێ کاکە مەحموود جان هیوادارم بە هەڵە لە قسەکەی من تێنەگەن قسەکەی من بە هەڵە تەفسیر نەکرێ من لەگەڵ ئەوە نیمە و ئەوە ناڵم برێم خێر و خێرات نەکرێن نەخێر بابەتی خێر و خێرات سەرسەر و سەرسام چەندین ئاەت و حادیسی لەسەرە بەڵام ئەوەی کە من دەڵێم دەمەوێ خەڵک بچی داوای مافی خۆی بکە خەڵک بچی ئەو کەسەی کە هۆکاری ئەو ماڵکاولەی وانە بیخەنە بەردەمی دادگا و تەعویزی لێ بستێنەوە کاکە جان وەڵڵاهی ئەوە غەڵەتە ڕەشەبایەک دێ دوو مەسینە ئاو دەبارەی لە ئاسمانەوە کۆمەک و کۆمەکاری کاکە واز لە سوالکردنی خەڵک بینن واز لەوە بین خەڵک فێ لە سوار بیتن و نفسێت و عزەتی خەڵک بشتێتن من بە هیچ شێوەک لەگەر ئەوە نیم ئەوەی کە من دەڵێم ئەوەیە کە خەڵک داوای مافی خۆی لە ماف خۆرەکان بستێنیتن لە زاڵمەکان بستێنیتن ڕوبەڕی وان بێتەوە من ئەوە ناڵم خەڵک خێر و خێرانەکان نەخێر خێرە زەکاتە سەدەقەیە سەرفەتری حرچیەکە سەمیعنا و ئەطعنا ئەوەی کە خوا و پێغەمبەری خوا فەرموویتی بەڵام برایەکەی من ئەوە کارەساتە چی ئیلاهی نییە ئەوە هەڵەشی تەکنیکی هەم مەجموعەت چاو برسیە دەست بە سەرداگرتنی مەجموعەیەک ئەرزی تیجاریە داویانە بە کۆمپانیان داویانە بە پیاوەکانی خۆیان ئەو هەموو فەقیر و هەژار ئەوە بارجەکەی دەیداتن یەک بارانباری لایەک ئەو سەری هەمووی نغڕێ بوو بە ئەو جارش ئەو سەرە نغڕێ بوو بە ئەو برای من واللهی چار هەتا ئەوانە لەسەر دەسەڵات بن هەتا ئەوانە لەسەر دەسەڵات بن با من بە سەراحەتیش ئەو قسە بکەم ئەو مەجموع خەڵکێک باجە دەیدا با پێ درێ بکاکە مەحموود جان باجە دەیدا من نامێ ئێستا دەترسم هەندێک ناو بێنم خەڵک مەجموع خەڵکانێک بەناو ئەشتر تەفسیر بۆ قسەکانم بکاتن بەڵام براکەی من والله إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم نص آية من أعان ظالما سلطه الله عليه والله برايم إيمت شيء ما خير وخيرات وكومكرنو أو شتانانية شيء إيمت شيء أوي مجموعة ظالم من أستور وبوجدان وبإخوة وبإيمان هاتي نصر ده صلاته أو ملة أو هالي ذكر حتى أوان لسر حكم من حتى أوان لسر حكم من والله إستا أوروك النوزي 2022 حتى 2126 حتى أوان لسر حكم من أو في حالي أو ملتار آوال بيتن عيب حتى كي أوان لسر باشي محمد لو هوليلا باشي محمد تدولين دز بدين وإسلام وقرآن وسنة أو هم كرسي بينن باشي محمد باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندەکەی جەنابیشت وەڵام من ویستم یەک ئیزافم هەبێ بۆ قسەکانی جەنابەت باوکی محەممەد من دەڵێم ئەگەر کاری خێرخوازی هەبێ وە کۆمەکی هاوڵاتیانی لێ قەوماو بکرێ جاگەر فەقیر بیان لێ قەوماو بێیان بەرز زەرر و زیانێک کەوتبێ ئاساییە بەڵام ئاسایی نییە وە شوورەییە زۆر عیبێکی گەورەیە بۆ حکوومەتێک بەخۆی بڵێ حکوومەت دیبلۆماتکاری هەبێ نوێنەرایەتی هەبێ لە وڵاتان مەسەلەن یعنی ڕایشکاری نێودەوڵەتی هەبێ دەیان زانکۆ و پەیمانگای جۆرا و جۆری هەبێ لەولاوە دەستگای خێرخوازی هەبێ یعنی ئەویش بەخۆی بڵێ من دەستگای خێرخوازیم هەیە کۆمەچی هاوڵاتیانەکەم ینی هاوکاری هاوڵاتیانەکەم زۆر عیبە نازانم لە هیچ شوێنێکی دنیای شتیوانە بووە دەستگای خێرخوازی داوا لە خەڵک بکە شت وەربگرێ دواتر لە دەستگاکەی خۆیەوە بە ناوی دەستگای حکوومەتەوە دابەشی بکاتەوە بەسەر هاوڵاتیان هەر زۆر مای پێکەنینە بەڕاستی ئەوە تا حدێک ئێستا بۆ کۆمەڵ بۆ یەگرتوو بۆ حیزبەکانی ئۆپۆزیسیۆن یان بۆ حیزبە ئیسلامیەکان متمانەیان بە خەڵکە و خەڵک متمانەی پێیانە ئەزانێ ئەم پارەیە نادزن دوجارەوەی دەستیانەکەوێ ئیدەنەوە بە خەڵکەکە ئەیدەنەوە بە خەڵکی مستەحق
بەڵام وڵی گومان لەوە نییە، یعنی ئەو پارەی کە دەستی ئەم حکوومەت وڵات و بەرپرسانە کرێ وڵی ڕوبعێکی ناچێ بۆ ئەوانەی کە خێریان پێکرێ بۆ خەڵکی لە قەومەوە. باوەڕکەن ڕوبعێکی ناچێ، باوەڕم پێ بکەن بەشێکی ئەڕوا بۆ حەفلەکانی سەری ساڵ، بەشێکی ئەڕوا بۆ کچە مۆدێلەکان، بەشێکی ئەڕوا بۆ سیارەی جی کلاس و ئەنواع و ئەشکال تەتەورات و دروستکردنی باڵەخانە، بەشێکی ئەڕوا بۆ هونەر و فۆلکلۆر و سینەما و ئەم بەزم و ڕەزمە، بەشێکی ئەڕوا بۆ خۆیان و کوڕەکانیان و لاف و گزاف و دەرچوون و ڕۆیشتن بۆ وڵاتانی دەرەوە و سەهەرات و نادی و یانی شەوانە و ئەوانە. ئەو پارانەی کە حکوومەت بە ناوی خێرخوازیەوە لە خەڵک وەریەگرێت دوجار بە ناوی دەستگایەکی خێرخوازی معەنەوە نامێ ناوی بێنم لێرەوە ئەیداتەوە بە خەڵکی، وەڵی عیبە، بەڕاستی زۆر زۆر عیبە. ئیتر نازانم ئەوە تا کەی بەردەوام ئەبێ ئەو عیبەیە لەسەر حکوومەت و ئەم دەسەڵاتە نازانم. با بچمە لای پەیوەندی کۆتایی کاکامەران لە هەولێرە وەرەگرم. السلام عليكم مامۆستای بەڕێز. سلام ورحمة الله وبركاته کاکامەران. بەڕێزی دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم برای من. سپاس دەکەم براکەم. سەرەتا من لە باشووری هەولێر تەلەفۆن دەکەم نەک لە باکوور، چونکە هەولێر بەخۆی دابەش بووە بە دوو بەشەوە، بەشی باکوور بەشی باشوور. ئەمە لە باشوور تەلەفۆن دەکەین لە زادەی 120 بەولەوە باشووری هەولێری پێدەگۆترێتن. گەڕەکە ئیهمالەکان کە لەلایەن حکوومەتەوە هیچ ئیتمامێکیان پێ نادرێتن ئەوەی سوکایەتی بیتن بە باشووری شاری هەولێر دەکرێتن. فەقیعش قسە دەکەم و خەڵکی هەولێر دارەت و فەرمانبەران گەڕەکی ژیان تۆڵزاوی ئەحمەدی مامزاوا نام قەتەوی ئەو گەڕەکانە هەموو شایەدی لە قسەکەی من دەدەن. ئەو گەڕەکانش تاوەکو عەدەکی تەواو سەبر و تەحاملێکی زۆرمان لەسەر پارێزگای هەرگزیە، یعنی ئەوەی خەدەمات بیتن بە باشووری شاری هەولێر ناگەیەندرێتن. و هەر کەسێکیش سەردانی شاری هەولێری کرد بیتن دەزانی باکووری هەولێر ئیتیمامێکی پێدەدرێتن و باشووریش دەرێتن محافەزەکانی خواروی جنوبی عێراق دەرێت لە نەحمانیە و بەسڕەدا دەژی. برای بەڕێزم وەڵڵاهی نە دینارێکمان لێ سەرف دەکەن، ئیهمال کراینا، یعنی بازی تاوانەکەی خۆشمان دەدەین، خۆمان بێدەنگ کردێ لە دەسەڵاتدارانی پارێزگای هەولێر. بەڕاستی ئەگەر ئەو گەڕەکانەی کە ناوم هینان ئەگەر هەموو یەک بگرین وەڵڵاهی ناتوانن ئەو قەشمەری بەکارە نووسی ئەو هەموو گەڕەکەی شاری هەولێر بکەن. برای بەڕێزم بودجە تەخمین دەکرێتن بۆ شاری هەولێر، بزانم سەتا چەندی لەو باشووری شاری هەولێر تەخمین دەکرێتن. من لە گەڕەکی ژیانی شاری هەولێر دادەنیشم، گەڕەکی ژیان شاهدیە قسەی من دەدات دادەی کەونی هەیە، دادەی کەون کە لۆ مزگەوتی مەلاغەنی دەڕواتن ئیساری حەفتەیەکانە سەدام حوسێن درستی کردیە. شەرمە لۆ شارەوانی پێنج دادەکی ساری حەفتەیەکانی هەتاوەکو ئێستا نۆژەن نەکردیتەوە، دادەی ڕژێمی بەحث هەتاوەکو ئێستا ئەمنێکی کەم والیدم 92 بەسە ئەو زادەیە دادەڕۆم. والله شەرمە، والله شەرمەزاریە لۆ پارێزگای هەولێر فەرق و جودایی لە بینی باشوور و باکووری شاری هەولێر دەکاتن. یعنی ئێستا وای لێ هاتووە بڵێن باکوور و باشوور جیاوازە، ئێستا باکوور خزمەتی زیاترە لە باشوور. برای بەڕێزم ئەوەی سەردانی شاری هەولێری کردبیتن دەتوانیتن تەحەکوم لۆ قسەکەی من بکە. برای بەڕێزم بڕۆ تەمەشا بکە بزانە باشوور ئەو محەلانە و ئەو گەڕەکانەی خوشتەپە بڕۆ تەمەشای بکە بزانە چی بەسەر هاتووە. بڕۆ دارەت و تو مەزەن هەمووی منداڵە فەقیر، هەمووی پێشمەرگە، هەمووی ئاسایش زێرەبانی عملە سایق، هەمووی لەو مەنتیقە فەقیرانە دانیشتینە، بڕۆ تەمەشای خەدەماتیان بکە. واللهی کابرایەک لە سۆماڵ بێتن زژی بەمە دەستێتن. برای بەڕێزم ئەوە تۆزداوای ئەحمەدی هەیە گەڕەکەی گەورەیە، واللهی قوتابخانەیەکی تێدایە، واللهی 90 تەڵەبە لە یەک غورفەدا دەنیشیتن. دەتوانن کەناڵەکەی دەناوتان بێن سەردانی ئەو مەکتەبە بکەن 90 تەڵەبە لە یەک غورفەدا دەنیشیتن. توخوا پارێزگایەکی عێراق بووە 90 تەڵەبە لە یەک پۆلی گسکۆکە دابنیشی کە قوتابخانەکە ئیساری 82. برای بەڕێزم بەس ئەو فەرق و جوایە زیاد هاتی تاوانی بێدەنجی خۆمان دەدەین، حەزمان نەبووە مەشاکل دروست بیتن، ئاساوە لە ناو شاری هەولێر دروست بیتن، بەس بەڵام ئەمەش لە تاقەت و توانەماندا نما. ئەو فەرق و جوایە زیاد واللهی نەخوای گەورە لێمان قوبور دەکا، نە منداڵەکانی خۆشمان لێمان قوبور دەکە کە دوو ڕۆژکە تێڕا دەگەن کە درن باوکو کە سوکاریمە نەیانتوانێت داوای مافەکانی خۆیان بکەن. برای بەڕێزەکانت خۆش بێ. زۆر زۆر سوپاس کاک کامەران، موفق بی ئینشاءڵڵا. پەیامەکە زۆر بە جوانی گەیشت، هیوای لەرساغیت بۆ خوازم بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک. زۆر سپاس بۆ هاوکارانم، سپاس کە بینەر و بیسەرمان بوون.
تاڵقێکی تریان بەرنامبێ بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.